ئەم ساڵ بەپێ ئەو بەرنامەی کە دانراوە ژمارە حاجیانی ئەو حاجیانی کە لە فڕۆکەخانەی سلێمانیەوە سەفەر دەکەن بۆ وڵاتی سعودیە 3713 حاجیە، 2867 حاجیان هینی ناوچەی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕینە، 846 حاجیان هینی شاری کەرکووکی خۆشەویست و تووسخورمات و ئەو ناوچانەی دەوروبەری کەرکووکە. فڕۆکەخانەی سلێمانی تەواوی کارمەندەکانی، تەواوی تیمەکانی ئامادەکاری تەوایان کردووە وەکو شوێن وەکو پرزگەکان بۆ ئەوەی یارمەتی ئەو بەرەزانە بن و ئیشەکانن بە ئاسانی جێبەجێ بکەن. هەموو لایەکش دەزانێت هەموو وەزبێشی حاجی ڕابەرێکی لەگەڵایە یاخود ڕێنیشاندەرێکی لەگەڵایە. پێویستە کە ئەو بەڕێزانە ئاگادار بن بۆ کاتی گەشتەکانیان و هەماهەنگی تەواو بکەن لەگەڵ پرزگەکانی فڕۆکەخانە ئەو بەرەزانەی کە لە فڕۆکەخانە بەرپرسن لە بەڕێکردنی گەشتەکانیان. لە هاتنەوەشیاندا ئەو بەرەزانەی کە دێنەوە لەبەر بوونی اتصالات و مۆبایل و پەیوەندیەکان ئەزانن کە یەگەنەوە فڕۆکەخانەی سلێمانی تکامان وایە نە جادەی کەرکووک سلێمانی قەڵەباڵغکەن، نە پرزگەکانی فڕۆکەخانە مەشغوڵکەن و قەڵەباڵغیکەن، نە بە 5 سیارە و 6 سیارە بە دوای یەک کەسامەیان کاکە. ئەو کەسێک کەیەتەوە جانتایەکی پێیە خۆمان ئەیانگەین نە دەرەوەی فڕۆکەخانە لێوە بیانگەێنەوە ماڵەوە و پێیان شاد بنەوە. زۆر سوپاس.